فرات محمد یەکێکە لە هونەرمەندە دەنگخۆشەکان لە ئێستادا ڤیدیۆ کلیپێکی نوێی بڵاو کردوتەوە بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە بینین دواتر قسە و باسی زیاتر دەربێت لە ئامادەوە لەگەڵ من قساکە سڵاوت لەبێ و ئەم کاتت باش سڵاو بەسەر چاو کوردستان سپاس بۆ تۆ زۆر سپاس کاک فرات ئەم بەرهەمەت ناوی چییە و چەندێکە سەرقاڵی خۆ ئامادەکردنی بووی بەڵێ ئەو بەرهەم نوێیە لەبەر و کاتێک نێزیکتە ئەوە ئامادە کردم تقریبان 8 مانگەوە پێشۆلەکەم بەڵام ئیتر کۆتایی هات و کلیپیش ئامادە کردم بەیانیش کلیپ بەڵاوە بە لەسەر یوتیوب و هەموو جیهان ئەوە بەرهەمی منێ سێهەمینە یعنی پێشتریش دوو بەرهەمی منێ گەورە هەبوون ئەوە بەرهەمی منێ سێهەمینە ئەوە کلیپێش یەکەم بەرهەمی منێ سیدی منێ سێهەمینە لەبەرەوە منیش خۆشحاڵم کو ئەوە بۆ گەڵێ خۆ بەڵاوەکەم بە کوردی بە موزیکین کوردی موزیکین نوژەن ئەوەش منیش خۆشحاڵم هەروە چاوەڕێمە کو منیش ئەو وەلاتیان لێ جۆ بگرن و تەماشا بکن و هەگەر بە زەوقی ئەوان بە دڵی ئەوان بە منیش ئەتوانم کو یە دوهەم و سێهەمی چارەمیش دروست بکەم لەبەرەوە تۆزێک منیش بە کەلەجانمدا کو زۆر زەحمەتە لە کاتی لە تورکیا بە هونەری کوردی ئیش و کار بکێ لەبەر کو ئەوە بارێکێ لە ستوی هونەرمەندین کورد منیش وەکو هونەرمەندێکی کورد بە ساڵان کاری موزیکین هەروە بیانی و موزیکین تورکیا پەروەردە بینم لەبەرەوە حەزم لێیە کو ئەوە جاری سێهەم بەرهەمێکی دروست دەکەم زۆر باشە کەواتەوە خۆت ئاماژەی پێکەیت کلیپەکەت سبەینە بڵاو بێتەوە کەواتە بۆ یەکەم جار لە پرۆگرامی کورسان مەگەزینەوە کلیپەکەی بەڕێستان بڵاو کراوەتەوە ئاواز و تێکستەکەی هیچەیە و کاری وێنەگرتن و مۆنتاژ و ئەگەر باسێکی زیاتری کلیپەکە بکەین بەڵێ دروستە وەکو جاری یەکەمە بۆ کورسات ئەوە دەیتە بەڵاوکردن بەیانی سعات 5 بەر ئێوارش لە یوتیوب بە هەموو جیهان بەڵاوە بە لە ئەو کلیپ لە نێزیکین ئەمەد لە خەرپێت یعنی عەلەزیز ئەوە لە ئەو منتەقەیە گۆڵی هەزارە لە ئەو جێگای لەگەڵ بەرادەری ئێمە دروست کردن هەروە کاسی یەک ڕۆژ ئەمە کلیپ تەواو کردن کشاندنی ئەوان بەڵام هەفتەیەک زیاتر بە مۆنتاژ و دروستکردن و ئەوە لە هەفدانین و ڕنگ و کاڵر ئەوە هەفتەیەک بەردەوام کرد ئامادە بوو ینی هەفتەیەک ئامادەیە بەڵام ئێمە حەزەکردن و 21 مانگ ئەمە بەڵاو بکەن لە جیهان لەبەر ئەوەیش ئێمە تۆزێک پێویستە ڕێکلامیش بکەن بەڵاو بکەن داکو هەموو کەس بزانبن جۆلێ بگرن موزیک پێشتر بەڵاو بوو لە سپۆتیفای و دیزر و هەموو جیهان ئەوە بەڵاو بوو بەڵام کلیپ بەیانی بەڵاو دەبێت منیش وەکو هەم هونەرمەندێکی هەموویش وەکو شارەزای کاری رادیۆ و تەلەڤیزیۆن و بەرنامەکان منیش چاودێر دەکەم لە ئەو کلیپەکان هەروە کەسێک و دەلیزن کەسێکۆن دەکەشنیش هەموو نیاسە ئێمەنە تیمی ئێمەنە ئەوە وەکو بە دەستی ئێمە هەتیە دروستکردن لەبەرەوە خۆشحاڵم کو منیش هەم بە گۆرانی بێش هەمیش وەکو دروستکردن ئەو پێشکەشی گەڵێ خۆیەکەم زۆر باشە تۆ بۆ خۆت پەیامنێری کەناڵی کورتساتیت و ئەزمونێکی باشت هەیە لە بواری میدیایی ئەمە چەندێک یارمەتی یاوی بۆ ئەوەی کە با بڵێن لە دروستکردنی بە تایبەتی ڤیدیۆ کلیپەکەیە بەڵێ دروستە منیش بە ساڵە پەیامنێری کورساتم ئەوە بۆ من شانازێکی گەورەیە چونکە کورسات هەر جار ئەڵێم ماڵی خۆمان لەبەر ئەوە پێم خۆشە لە کورسات ئێستا وەکو هونەرمەندێکی بەشدارم بەڵام کاری پەیامنێری و کاری ڕاگەهاندنیش ئەوە شۆلێکی بۆ من شانازیە من حەزەکەم کو ئەوەیش هەر کات بەردەوام بکەم بەڵام کاری هونەری تۆزێک جیاوازە هونەری هەستن هونەری دڵە هونەری وەلاتە ئەڤینە لەبەرەوە هەردوو پێکەوە تۆزێک هەندێک جاران زەحمە دەبێت چونکە لە کاتی پەیامنێری ئەوە بارگرانە بە کاتی هونەری تۆزێک ڕادوەستە دابەزە
کاتی هنری برزە بە ئەو کاتە پەیامنیر تۆزێک دابەزە بەڵام من خۆشحاڵم کو هەردوو ئیشانیش پێکەوە بەردەوامەکەم چونکە کاری لیستیکوانی سینەما کاری موزیک ژێنی و هەروە ئەو هەموو کاری هنەری ئەوە بە دڵی ئێمنە من زۆر پێ خۆشم کو ئەوە بەکاری هنەری پێشکەشی گەڵی خۆەکەم حەزەکەم دووپات بکەم یعنی کورسادیش ئەو پشتەوانی پاڵپشتی کورسادیش بۆ شخصیم زۆر گرینگە چونکە من وەکو کەسێکی خۆم سلێمانی ئەبینم کەسێکی خۆ کوردستانی باشوور ئەبینم وەکو باکووریمەش لەبەرەوە پێشکەوتنی ئێمن لەگەڵ کورسات زۆرە ئەگەر ئێستا من تۆزێک بە سۆرانی قسەکەم ئەوە بە یارمەتی بە عیلاقات و پەیوەندی لەگەڵ کورسات بوو لەبەرەوە بۆ من ئەو پاڵپشتی کورسات زۆر زۆر گرینگە سپاس بۆ هەموو تیم و ڕێوەبرین بۆ کورساتیش دەستەکانت خۆش بێ ئەمە یەکێکە لە تراکەکانی ئەلبۆمێک کە چەند بەرهەمێک لە خۆگرەیان گۆرانێکی تاکە و بە تەنیا کارت بۆ کردو بڵاوەکەیتەوە ئەو یەن بەرهەمە سێهەمین ئیتر لەبەر و جیاوازە بەڵاوکردنین یەن گۆرانیان چونکە پێشتر سیدی هەبوون کاسێت هەبوون بەڵام ئیتر سیدی و کاسێت نەماوە ئەو دوو بەرهەمێ پێشتر زۆر گۆرانی تێدا بوون یەکەم 15 گۆرانی بوون یە دووهەمیش 12 گۆرانی بوون بەڵام ئیتر ئەو بەرهەمێ دروستکردمە دوو گۆرانیە ئەوە گۆرانی یەکەمە کلیپ دروستکردمە و بەڵاوکردمە کاتێک نێزە تقریبا مانگێک دوو مانگ کۆتایی گۆرانی دووهەمیش لە جیهان و کلیپێش دروست دەکەم و بەڵاوەکەم یعنی ئەم جارە بەرهەمی سێهەمین من دوو گۆرانی دروست کردم چونکە ئیتر لە جیهان یەک بەیەک گۆرانی وەکو سینگل دروست دەکەن و بەڵاوەکەن چونکە نەما ئیتر و کەسێکی سیدی و کەسەت ئەوە چاپ بکە و بەڵاو بکە لەبەرەوە منیش حەزەکەم ئەو ستایلێ نوێ بۆ منیش نوێیە من هەر جارە گۆرانی بە کوردی و بە تورکی کاتی دەسترێم زۆربەی نەوان ڕەنگین کوردی بوو ئەم جارە گۆرانی بە کوردیە بەڵام موزیک ستایلی موزیک و ئەو ستایلی کلیپش تۆزە وەکو بیانیە چونکە من ئەبینم کو لە تایبەتیش باکووری کوردستان هونەرمەندین بە گۆرانین جیاواز بە ستایلی بیانی کێم بووە منیش حەزەکەم کو وەکو هونەرمەندێکی ئەو کێمبووینێن لە باکووری کوردستان بە ئەو ڕەنگان منیش بەرسر وەڵامێکی بۆ موزیکین کوردی بم زۆر باشە خۆت ئاماژەت بۆ کرد کە لە باکووری کوردستان کاری هونەری سەختە ئەو سەختیانە لەکوێیە ئەبینیت و لە چیایە بە تایبەتی بەڕاستی زۆر زۆر زەحمەتە لەبەر و هەم کاتی بە کوردی دەسترەی بە کوردی تشتێکی بەرهەمێکی دروستەکەی ئەستەنگێکی گەورە هەیە لێرە نەتوانی کۆنسێرتان دروست بکەین نەتوانی لە شاری گەورە وەکو ئیستانبول وەکو ئیزمیر کۆنسێرتان دروست بکەین من ساڵی بۆری لە ئیستانبول کۆنسێرتێکی شارەوانین کەدووکەی بۆم دروستکردن من چوم ستریام بەڵام هەر جار ئەوە پەیدا نابێت چونکە هونەرمەندین کورد لە بازارین تورکیا ئیش و کاریەوان زۆر زۆر زەحمەتە دوو جار پێویستە ئەو باران هەلبگرن هەروە لە باکووری کوردستان تۆزێک باندۆری زمانی کوردیش تێک چووە لەبەر ئەوە هونەرمەندی وەکی ئێمە پێویستم بە زمانی کوردی تشتێن نوێن ئەوە بەڵاو بکەن یعنی موزیکێن نوێ سینەمای نوێ ئەوە لە باکووری کوردستان بەڵاو بکەن چونکە ئێستا لە باکوور گەلی کورد پێویستە هونەر بە موزیک بە سینەما بە شانۆ هەموو تشتان بژی چونکە کێماوە زۆر کێماوە ئەو شارەوانی کاتێ تێک چوون ئەو دەسەڵاتی حکوومەت و دەوڵەتین تورکیا لێرە دەسەڵاتی باندۆر دەکە بەداخەوە لە هونەریش زۆر باندۆرەکە ئێستا لە شار نەماوە شانۆ نەماوە سینەما تۆزێک موزیکیش باندۆر ئەبینە بەڵام موزیک ئێستایش بەردەوامەکە لەبەرەوە منیش حەزم لەیە کو بۆ لە گشتین تورکیا و هەروە بە هەموو جیهانیان بۆ کوردان موزیکین نوێ بەڵاو بکەم دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر هونەرمەند فورات محەممەد سوپاس دەکەم کە لە باکووری کوردستانەوە قسەت لەگەڵ من کرد